پێم ئەڵێ لە ڕاگەیاندن و دەرچوو ئەڵێ سەبر بگرە کاکە ئارام بگرە مامۆسایە و ئەبێ ئێمە فێر ئارام بگرن کورە بابە خۆتە خەڵەت یعنی ئارامی چی لەسەر چی ئارام بگرم من نان نییە بیخۆم ئارام لەسەر چی بگرم من خەڵک تەلەفۆنی بۆ کردم لەم کەفیەوە ئەمڕۆ لە سلێمانیەوە تا گەشتمە تایرە وەڵڵاهی نیم سەعات ئەم پیا و گریا یعنی دنیا دێتە لەرزی کابرا گریا و هاوارەکە مامۆسا بیکە خاتر خۆشخاوەن شەش مناڵم وەڵڵاهی هیچم نییە وەڵڵا ڕووم نایە بڕۆمە بازار وەڵڵا حەیام چوو ئابڕۆم تکیا ئەوەنە قەرزم کرد مامۆسا چی بکەم بەشک و شتێکم بۆ کۆکەی تۆم جمعە ئەی بۆ تۆ کۆی کەمەوە بۆ خۆم کۆی کەمەوە بۆ ئەم کۆی کەمەوە بۆ ئەم عالەمە کۆی کەمەوە ئاوا ملت بەخاوە نەکرێ ڕاستە کە ئارامەگرین لەبەر چی ئارامەگریت لەبەر ئەوەی ئارامەگریت چونکە تۆ خۆت های لە کۆشک و تەلاری خۆتە ئەمەنە دۆلار و ئاڵتور و تەرتیباتت بۆ خۆت ئامادە کردووە 700 ساڵتر ئەم کوردستانە معاشینەوە تۆ بۆ خۆت ماڵ و مناڵەت هەلە خۆشیە